ومێدێک لە بەغدا بۆ مامۆستایانی هەرێم دروست بووە. ومێدەکەش ئەوەیە کە ئەو زیادکردنەی کە بۆ سەر دەرماڵی مامۆستایانی عێراق زیاد کراوە ئەوانیش بگرێتەوە. بەرە بەیانی ئەمڕۆ لە ڕووداوێکی چاوەڕوان نەکراو لە هەولێر سەجی بێلانە 14 مامزیان لەناو بردووە. سڵاوتان لێبێت. بۆ مامۆستایانی هەرێمی کوردستان ومێدێک دروست بووە کە ئەو زیادکردنەی خراوەتە سەر دەرماڵی مامۆستایانی عێراق ئەوانیش بگرێتەوە و لە سەری ساڵی نوێشەوە بۆیان خەرز بکرێت. ئەم زانیاریە مامۆستا ئەحمەد سابیر گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان بۆ 1964 ئاشکرا کرد. چونکە لە دوای پەسەندکردنی پرۆژە یاساکەی وەزارەتی پەروەردە لە پەرلەمانی عێراق کە بڕیاری زیادکردنەکەی تێدا دەرچوو ئەوان بە پەلە خۆیان گەیاندە بەغدا لایەنە پەیوەنددارەکانیان بینی و وتیان نابێت کارێکی وا بۆ مامۆستایانی عێراق بکرێت و هەرێمی کوردستان نەگرێتەوە. ئێساش دوای سەردانەکەیان دڵخۆشن و دەڵێن ئەو ئومێدەمان بۆ مامۆستایانی کوردستان بۆ دروست بووە. پەرلەمانی عێراق هەمواری یاسایی یەکەمی ژمارەی 22 ساڵی 2011 وەزارەتی پەروەردەی پەسەند کرد کە ژمارەیەک ئیمتیازی لە خۆگرت بوو. لەوانەش دەرماڵەی پیشەیی مامۆستایانی لە 150,000 دینارەوە بۆ 300,000 دینار زیاد کرد. هیچ کەسێک خۆزگا بە محەممەد سارمەمی نەخوازێت کە ئاژەڵ دۆستێکی هەولێرە، چونکە ماوەی چەند ساڵێکە 25 مامزی لە بسوچیەوە بەخێو کردووە. بەڵام بەرەبەیانی ئەمڕۆ سەجی بێلانە زەفەریان پێ ئەبات و نزیکەی نیوەی مامزەکانی لەناو ئەبات. 1964 کە بەم ڕووداوەی زانی خۆی گەیاندا گەڕەکی بەهاری نوێ لە هەولێر و کاچی سارمەمی دۆزیەوە. چیرۆکەکەی بەم شێوەیە جێڕایەوە کە کاتژمێر سەی بەرەبەیان لایدا بوو واتە زیاتر لە سەی بەرەبەیان کوڕەکەی گازی کردووە کە سەک لە ناو مامزانە. ئەڵێ تاگەیشتمە ئەوێ سەگەکان 14 مامزیان لەناو بردبوو. دەشڵێت 25 مامزم هەیە و کردبوونم بە دوو بەشەوە. ئەو بەشەی هێرشی سەگەکانی کراوەتە سەر 15 مامزی تێدا بوو، 14یان لەناو براون. خاوەن مامزەکان زۆر بێتاقەتە لەو ڕووداوی بەسەری هاتووە، چونکە بە قسەی خۆی مامزەکانی لە بچووکیەوە بە مەمە و شیر بەخێو کردووە. ئەو زیانش کە سەجی بێلانە بەهۆی مامزەکانەوە پێیگەیاندووە بە 4,000 دلار ئەخەمڵێنرێت. بۆیە داوا ئەکات سەجی بێلانە بنبڕ بکرێت و بخرێنە شەڵتەرەکانەوە. پۆلیسی سۆران چەندە گرنگی بە ئەرکە یاسایی و ئیداریەکەی خۆیان ئەدەن، هێندەش ئەرکە شەرعی و واجبەتنیداریەکەیان لەلا گرنگە. ئەوە تاماوەی چەند مانجێکە مزگەوتێکی بچکۆڵانیان لەناو بەڕێوەبەرایەتیەکەیان دروست کردووە و خەمی فەوتانی نوێژەکانیان نەماوە. هەرچەندە مزگەوتەکەیان بچووکە، بەڵام ئەرکێکی قورسی لە سەرشانی پۆلیسەکان لاداوە، چونکە پێشتر هەرکەوادەی نوێشکردنیان دەهات ناچار ڕێگایکی دووریان ئەبڕی و گرفت بۆ کاروباری هاوڵاتیانیش دروستە بوو. بەڵام ئێستا هەم بۆ کارە یاساییەکەیان و هەمیش بۆ ئیمانداریەکەیان لە خەم ڕەخساون. کارمەندان و ئەفسەران پۆل ئەسنە مزگەوتەکە و بە کۆمەڵ نوێژی خۆیان ئەکەن و دواتریش ئەگەڕێنەوە سەر ئەرکەکەیان. شەماڵ دێواری وتەبێژی پۆلیسی دارەی سۆران بە 1964 ورد ئێستا کارمەندان دەتوانن هەم لە کاتی خۆی نوێژی خۆیان بکەن و هەمیش هیچ گرفتێک بۆ ئەرک و دەوامەکەیان دروست نابێت. دەشڵێت لە هەر بنکەیەکی دیکەی پۆلیس پێویست بێت شوێنی نوێشکردنیان هەبێت، بێگومان ئەڵێ بۆیان دروستەکەین. بواری چالاکی مەدەنی دەبێت دوور بێت لە کاری ڕۆژنامەنووسی بۆ ئەوەی تەسیر و کاریگەریان لەسەر یەکدی نەبێ. ئەوە قسەی ڕاژان بازەلانە کە پێشتر وەک پەیامنێری 1964 کاری ئەکرد، ئێستاش دوای دەست هەڵگرتن لە کارەکەی لەگەڵ هاوکارانی بۆ مافێکی شارەکەیان خانەقین خەو و خۆراکیان لە خۆ بڕیوە و هاتوونەتە سەرشەقامەکان. ڕاژان ماجد سێ ساڵی ڕابردوو یەکێک بوو لە پەیامنێرە چالاکەکانی تۆڕی میدیایی 1964، بەڵام خەمی خۆی و هاوڕێکانی بۆ ئەوەی دان بنرێت بە زانکۆ و ئەو کۆلیژانەی تەواویان کردووە لە گەرمیان وای لێ کرد دەستبەرداری پیشەی ڕۆژنامەوانی ببێت و مایکی 1964 دابنێت بۆ ئەوەی لەمە دووە وەک چالاکوانێک هاوشانی هاوڕێکانی دەست بەگربوونەوە و چالاکی مەدەنی بکات. بڕیارەکەی ڕاژان دروست و لە جێی خۆی بوو، نەیویستکاری ڕۆژنامەوانی و چالاکی مەدەنیەکان تێکەڵ و پێکەڵی یەکتری بکات و لێک کاتدا هەردووکیان ئەنجام بدات. ئەمەش ڕێک بنەماکانی کارکردنە لە تۆڕی میدیایی 1964 و ئەمەش پێشمەرزی کارکردنە بۆ هەر ڕۆژنامەوانێکی پیشەیی کە بیەوێت لێرە لەگەڵ ئێمە کار بکات.
گلەیی و ڕخنەیەکی زۆر لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگیرێ کاتێک کە موچە دوا ئەکەوێت بە تایبەتیش خانە نشینانیان ئەوەی کە زۆر بەتەمای ئەو موچەیەن موچەکە لە کاتی خۆی نادرێ و ئیتر گلەی و ڕخنەیەکی زۆر ئاراستە ئەکرێ بەڵام لە کاتی دابشکردنی موچە هەندێشتی جوان ئەبینرێن حەزەکەین لە دوو هەواڵدا ئاماژە بەوە بکەین یەکەمیان لە کۆیە بانکێک هەیە بانکی باواجی بەپێی سیستەمێکی کارکردنی خۆی زۆر بە خێرایی موچە دابش ئەکات بەڕێوەبەری بانکە ئەڕێ لەبەر ئەوەی زۆربەی ئەو کەسانەی کە دێن موچە لە لای ئێمە وەرئەگرن کەسی بەتەمەنن خاوەن کەسوکاری شەهیدانن یاخود خانە نشینانن نامانەوێت زۆر لەسەرە و لە ناو خەڵەباڵغی بیان وەستێنین سیستەمێکی خێرایان داناوە لە هەر دقیقەیەک واتە لە هەر خولەکێک ئەتوانن 13 موچە بەسەر ئەو کەسانە دابش بکەن ئەمەش کار ئاسانی بۆ ئەوان و بۆ خەڵکەکەش دروست کردووە لەلایەکی دیکە لە ئیدارەی ڕاپەڕین بەڕێوەبەرایەتی گشتی هونەر و ڕۆشنبیری ڕاپەڕین ئەویش کارێکی جوانی بۆ موچە ئەوانەی کە موچە خۆرن بۆی کردوونە هەرچەندە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر کاری بانکەکان نییە بەڵام ئەڵێ وەک ئەوەی کە خۆمان بەبەر پرسیار زانی کارێکی وامان بۆکردن لە هەرچی بانقەیە لە سنووری ئیداری ڕاپەڕین بە تایبەتیش ئەوانەی کە خانە نشینانی یاخود کەسانی بێتەمەنی لێ ئەوەستن و سەرە ئەگرن بۆ وەرگرتنی موچە چادری لە هەموو شوێنەکان هەڵداوە ئەڵێ ئێمە بە ئەرک و بەرپرسیارەتی خۆمان زانیوە ئەو کارانە بکەین ئەو دوو کارەی باسم کردن دوو شتی جوانن کە لە کاتی دابشکردنی موچە هاوڵاتیان سوودی لێوەرەگرن بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.